قەنعی شاعیر کە ئەڵێ ژینی لادێ سەیرانە، گەرچی تۆزێ گرانە، ڕۆژی نەورۆز سەری ساڵ ئەکەونە ئیش کوڕ و کاڵ. یا جووت یا جۆگەهێنان بۆ ئاوداشتن دەغڵودان، یا تووتنە یا درە و ناوەستن بە ڕۆژ و شەو، یا جێرەیە یا شەنکردن هەڵمەت بۆ فرمان بردن. فەرقی نییە نێرومێ چی؟ هەرچی دانیشتووە لە دێ. خەڵک وازانەیە کاتی خۆی ئافرەت کە لە کۆمەلگای کوردەواریە هەبووە خسویانتە ژوورێکە و پشتی نەیتە دەرەوە. ناوەڵڵا شان بەشانی پیاو تێکۆشاوە، شەرمیشی نەکردووە. چی پیاو کردوێتی چی پیاو باوەڕم پێ بکەن. هەموو ئیشێک کە لە پیاو وەشاوەتەوە بیکات غیری کانە بەردین نازانم کە ئەمە بەژن نەکراوە. هەموو ئیشێکی ماڵی خۆی و دەشتی خۆی و وڵاخی خۆی و حیوانی خۆی و زەعاتی خۆی کردووە بەبێ ئیستیسنا. لەبەرە خۆشەویستەکانم تەسەووڕ نەکەن کە ئێستاکەنە ئەمە هەیە و وابزانن ئەمە هەیە شتێکی غەریبە. نەخێر، بۆیە ئافرەت هەستی کردووە ئیشی شەکات، بەرهەمیشی هەیە، ماست و شیر و پەنیر و هێلکە و هەموو بەرهەمەکانیانە بەردەسی ئەم. فرۆشتێتی و پارەکەی هەڵگرتووە، فرۆشتێتی پارەکەی یاوە بە پیاوەکەی، شتێکی بۆ ماڵەکە پێکڕێەوە، شتێکی بۆ مناڵەکەی پێکڕیوە، بەلایە قورس نەبووە.